آياتي نوهم لدواي أموا ديت سر أوي فرمي يا أيها الذين آمنوا أيو كساني باورتان هنا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله سروة سامانو من دالو زارو كانتان أو ده مشغولتان نكن ليادي خواتان دابرن ومن يفعل ذلك أواني كواكن فأولئك هم الخاسرون ها أوانا زرر مندن خوي پروردگار داوال مسلمانان كاك يادي خوي قورا ببيت خلياي سريانو جي مشغلتي شو الروجيان نك أوان ده خوبة تشيجي دنيا وخريكا كيادي خوان لبير بچێتەوە با ئەو چێژە لە حەڵاڵی شابێ وەکو سەرپەرشتیکردنی سەرۆت و سامان و ماڵ و مناڵ و خێزانی خۆشیە با ڕەواژ بێت بۆیان کە هەوڵی بژێوی و خۆ دەوڵەمەندکردن و بازرگانی و شەهادە هێنان و پارە پیاکردن و زۆرکردنی زوڕێتەکەشیان بێ یان سەرپەرشتی زۆری ماڵ و مناڵی و بەخەمەوە بوونیشیان بێ ئەمەشە بێ بکرێ بەڵام نابێت لەسەر حسابی خواپەرستی بێ ذیکری خوا لە شوێنی خۆیەتی هەوڵدان بۆ ماڵ و منداڵ ڕسق پیاکردن یاری و مەزاق لەگەڵ زارۆکی خۆت و ماڵ و مناڵەکە نابێت لەسەر حسابی یادی خوا بێ ناشێت کابرا پێشەوەی گرێبەستی کارێک لەگەڵ خاوەنەکەیە ئیمزاکە نەزانێ ئاخۆ نوێژ و ڕۆژەکانی لە کاتی کردنەکەی بۆ ئەنجامە درێیان ئایا ئەوەندەی کات بۆ مێنێتەوە تا خواپەرستێکی لە کاتی خۆیان بکە ئەگەر نا ئەوە چه سوودێکی هەیە تۆ پارە پیاکە و بەڵام نوێژەکە لەدەست چێت ئەوە دیدو ڕەفتار و هەڵوێستی مسلمانی قیامەتی نییە ئەوە هۆشی زیاتر لە دنیاە ئەوە پیشەونەریتێکە با ئەم مسلمانێکی قایمیش بێ بەڵام لە سیما و شێوەی ڕەفتاری دووڕۆکانە چێ بۆیە فەرمێ هەر کەسێ وا بکە حتمەنە چێتە ڕیزی ئەو کەسانە کە زیانیان لێکەوتووە خوازانێ کە چ زیانێک لەو کەسا کرد زیانەکەش ئەوە نییە جارێک بێت و لێ هەستێتەوە نا ئەگەر وا بووە بە شێوەی ناو خاسر نێفەرمو بەڵکو ئەی فەرموو یەخسەر یعنی زەرەرەکە بە سیفەت باسی ناکرد کە سیفەتێکی چەسپا و نەگۆڕ دەسەداتە هەر کارە بە زیان بۆی تەواو زیانی هەرە گەورەشی لە ڕۆژی دواییایە کە بێ خەڵکی باری چاکیان دێخستۆ سوودمەند ئەو کاتە ئەوان ئەو هەستوێ کات چه زەرەرێکی کرد کەچی ئەم سەیرەکە کیسە خێرێکی نییە زەرەرمەند کەوتووە سەبەبی چییە لە دنیاە مەشغوڵ بۆ بە ژیانی دنیایەوە زیاتر لە ذیکری خوای پەروەردگار ذیکری خوای گەورە یادی خوای گەورە هەموو خواپەرستیەکە نوێژە ڕۆژووە زەکاتدانە حەجە قورئان خوێندنە تەسبیحاتە خوێندنی ئەزکاری ئێوارە و بەیانیانە بۆیە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لەبێ فەرموو یادی خوا هەموو بزاوت و سکوونەتێکە کە ملکەچی بۆ خوای گەورەی تیابێتە دی تۆ هەر سکوونەتێکە هەر بزاوتێکت هەر جم و جوڵێکت کە مەبەستت خوای پەروەردگارە یادی خوای گەورە لەسەرایە بە عیبادەت بۆت حسابە مادام مطابقی سیرەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم هاندانی مسلمان لەسەرەوەی کە دڵی هەمیشە بە یادی خوا و بە زمانی ڕۆژووە یا زمانی هەمیشە بە ذیکری خوا پاراو بێ ئەمە بەرەو خێریە بن چاکترە وەک لەوەی بە کەسابەتی زیادەوە خەریک بووبێ و زۆر بە یاری و مەزاقی مناڵەکانیەوە خەریک بێ کە تا زیاتر تایانە قاڵ بێتەوە بەرەو مەشغەڵەتێکی زیاتریە بن دڵی زیندوی مسلمان چۆن هەمیشە لە جیاتی ئەوانە لە خەمی ئەم ئیسلامەیان نات کە بانگەوازی شەو ڕۆژانەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ سەرخستنی ئۆقڕیان لێ هەڵەگیرا و هەموو پێغەمبەرانە شوێن کەوتەکانیان شەو نخونیانە کێشا بە پشووی درێژەوە بەردەوامە بوون لەسەری و هیچ شتێک لەم ژیانەدا ئەوەندەی بەخۆ خەریک ناکردن کە بۆ ساتێک هۆشیان لە یادی خوا و لە سەرخستنی دینەکەی خوای پەروەردگار بکرێت هۆشت لە ماڵ و مناڵت بێ هۆشت لە سامانت بێ لە کەسابەت و تیجارەتت بێ بەڵام هەر بەراوردێک بکە بزانە لە سەتا چەندی لە یادی خوایایی تۆ 16 سەعاتی بۆ دنیاکەی بەڵێ ئەویش ئەگەر نیەتەکەت بۆ خوایە و حەڵاڵە بە عیبادەت بۆت حسابە بەڵام چەندی ماوەتە بۆ نوێژەکە بۆ ڕۆژوو بۆ قورئان خوێندن تۆ لەم ڕەمەزانەیە چەندت قورئان خوێندووە تۆ لەم ڕەمەزانە ختمی قورئانت کرد لە خۆت پرسی ئەی ئەو لەو ڕۆژانەی کە ماوە پێت ختمە کرێ پێویستە لە خۆت بپرسیت یان ڕێگان نادبێ یان مەجالت نابێ یان مەجالت نابێ ئەوەندە مەشغوڵی بە کار و کەسابەتەوە ئەوەندە مەشغوڵی بە ماڵ و مناڵەوە ئەوەندە مەشغوڵی بە شتی ترەوە
مسلمانە بێ هەمیشە لە خولیای ئەوەیە بێ کە ئەمی بەندەی لاوازوو بێ دەسەڵات چ مەنزیلەیەکی دەستکەوتۆ کە خوای کردگاری بەتوانا و کارزان و کاربەجێ هیدایەتی دینەکەی خۆی داوە ئەوەندەی ڕێز لێ ناوە کە بەرنامەی ڕێنمایی خۆی بۆ ناردووە تا بزانێت چۆن عەبدایەتی خواکە چۆن ژیانی خۆی و کۆمەڵگەکەی و پەیوەندەکانیان ڕێگەخا بە پێی شەریعەتی خوا چۆنە بە شتێکی تری ئەوەندە لە دڵ و هەست و هۆشەوە لە ڕەفتار و هەڵوێستی ئەلا بە نرخ نەبێ کە لە زیکری خوای گەورەی کەم کاتەوە لە خۆشەویستی خوای گەورەی کەم کاتەوە ئەخە دوای زیانی لێکەوێ یەکەمین زیانێکە لێکەوێ ئەوەیە کە خوای گەورە بە بەندەیەکی خواناس قبوڵی نەکە وەکو سید قوتب ڕەحمەتی خوای لێوێ فەرمێ ئەمە سومعەشکانە سووکبوونە وەکو لە فی ظلال ڕەحمەتی خوای لێوێ لە مجەلەدی شەشەمە لاپەڕە 3580 فەرمێ ئەمە بەڕاستی سووککردنە یعنی خۆ سووککردنە ئینسان لە یادی خوای غافڵ ببێ و دوای ژواب بزانە خوای پەروەردگار هەرە بێ و پاداشتانەی بداتەوە کە بۆ خواناسانی تری دیاری کرد